لا ڕۆژانی 26 و 27 فستیڤاڵی پەروەردەیی لە پەروەردەی شارباژێر ڕاگەیەنرا بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات کە بڕیارە چەند کورتە فیلمێک لەو فستیڤاڵەدا و بە سەرپەرشتی چەند سینەماکارێک نمایش بکرێت. قسە و باسی زیاتر دەربارەی فستیڤاڵەکە و ئەو فیلمانی کە بەشدارن لەگەڵ زۆر بەڕێز لەتیف حسێن بەڕێوەبەری پەروەردەی شارباژێر کە لە پرۆگرامی کورتسات مەگەزین میوانمانە قسە و باسی زیاترەکەین. کاک لەتیف بخير هاتي. زۆر سپاس. خير سەرچاو. سەلامت. مەبەست لە فستیڤاڵی کورتە فیلمی پەروەردەیی. بەڵێ. زۆر سپاس سێوارەتان باش. خۆتان دەزانن فستیڤاڵی ناو چالاشی هونەری قوتابخانەکان هەتا وەرزشی ناو قوتابخانە و خوێندنگەکان زۆرن، یعنی جیاوازن زیاترەوەی کە کراوە تەرکیز دەکرێتە سەر لایەنە شێوەکاریەکی. بەڵام فستیڤاڵی کورتە فیلم یا کورتە فیلمی پەروەردەیی ئەمە یەکەم جارە هەر بیریشی دەکراوە. لەبەرەوە ئێمە وەکو پەروەردەی شارباژێر ڕاستە لە چاو سنتەری شارەکانە ژمارە و قەبارەمان کەمترە، بەڵام توانا و قودرەتی مامۆستایان و فەرمانبەران و چالاشی هونەری وەرزشی وای کرد کە ئێمە بیر لە شتێکی وا بکەینەوە بتوانین دەستپێشخەری لەم بابەتە بکەین. ئێمە بەشێکی زۆر لەو چالاشیانی کە کردومان تا ئێستا نەکراون، یعنی مەسەڵەن بۆ نمونە ئێمە پار ساڵ فستیڤاڵێکمان کرد بۆ خوێندکاری بەهرەمەند بۆ شانۆ بۆ شێوەکاری، ئەمانە هەموویمان کردووە، بەڵام ئەم ساڵ بیرمان لەوە کردو کە فستیڤاڵێکی کورتە فیلم بکەین. خۆتان دەزانن زۆر بابەتی پەروەردەیی هەیە، ڕەنگە مامۆستا نەتوانێت بیگەێنێ، ڕەنگە خوێندکارەکەش نەتوانێت دەری ببڕێ، یا ڕەنگە مامۆستایەکی هونەر نەتوانێت لە بە شێوەی شێوەکاری یا تابلوێکا بینەخشێنێ. بۆیە بیرمان لەوە کردەوە دەرگایەکی تر و دەواازەیەکی تر بدۆزینەوە بۆ ئەم پەیامە پەروەردەیانە بگەێنین. بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئەم پرۆژەیە ئەم بیرۆکەیە بکەینە بابەتێکی کردداری. پێش بەرنامەکە قسێکمان کرد بودجەیەک پارێک نەبێت چۆن خۆی هەر سازکردنی فستیڤاڵ بودجێ ئەوێ چ جای بەرهێنانی ئێمە بودجەمان نییە و کردیشمان چۆن ئێمە بەڕاستیەکەی کاتێککە بیرۆکەکەمان باس کرد برای عەزیزم کاک هەوراز محەممەد کە یەکێکە لە سینەماکارە جوانەکانی ئەم وڵاتە لەگەڵمان بووە و بەشدار بووە، هەتا ئێمە تقریبەن ئەمە 6 مانگە خەریکی ئەمیشن. سەرەتا بۆ دەستمان پێکرد کە کاک هەوراز بە سیمینار وەرکشۆپ مامۆستایانی هونەری فێر کرد چۆن کورتە فیلمی پەروەردەیی بەرەمبێنن بە مۆبایلەکەی خۆیان. ئەمە وای کرد کە مامۆستایانە وردە تەرجیع ببن سەردان و گفتوگۆ و هەتا لە گروپی تۆڕە کۆمەڵاتیەکان کە بێکەوە بن بە بەردەوامی توانرا لە ماوەی مانگێک ماگونیوە هەموو ئەم بیرۆکانە پەخش ببێ. ئێمە مامۆستامان لای بەڕاستی هونەرمەندە، خوێندکارمان هەیە بەڕاستی هونەرمەندە، ئەمی کە ئێستا لەم 26 و 27 مانگ هەموو خەڵکەی بینێ. بۆیە توانرا ئەمە بکرێەوە عەشق و خۆشەویستی بۆ ئیشەکە لە منەوەکو بەڕێوەبەری پەروەردە تا ئاگاتە هەموو ئەوانی کە ئیشەکەن لەم بابەتە، بە تایبەتی چالاکی هونەری پەروەردەکەی خۆمان کە 5-6 کوڕی هونەرمەندی تایە کە بەڕاستی هەمویان هەر یەکێ و لە مەجالەکە بە خۆیان دەستیان هەبووتیایە. بۆیە توانرا لە ڕێگەی ئەوانەوە هەموو کارەکان بکرێ بەبێەوەی هیچ بودجەیەک تەنانەت هەر چایەکشمان نەخواردەوە لەسەر هیچ فیلمێکە. ئێستا ئەم وەختەی لەگەڵ تۆ قساکەم ئێمە 13 کورتە فیلممان حازرە، تەنها دانێکیان دکۆمنتەریە کە تایبەتە بە شارباژێر خۆی و ئەو میوانانی کە دێنە فستیڤاڵەکە یەکەم ڕۆژ یەکەم لەحزە شارباژێر ڕەبینن لە دکۆمنتاریەکە کە هەموو سروشتە دوایی فیلمەکانی ترە بینن. کاک لەتیف 12 کورتە فیلمی پەروەردەیی مامۆستایانە مامۆستا خوێندکار ئەو بابەتانەی کە لەناو کورتە فیلمەکان بابەتەکان من خۆم کە چوینە ناو ئیشەکەەوە من ئامانجی بیرۆکەکە کە هی خۆم بۆکو بەڕێوەبەرێتی پەروەردە بۆم ڕوونکردوونەتەوە. دوجار هەم کاکە هەوراز مامۆستا بڕیار کە بەرپرسی یەکەی چالاکی هونەریە لەگەڵ مامۆستا هاردی و مامۆستا بەها و کۆمەڵێک مامۆستا عەزیزی تیا ئامانجەکەم پێگەیاندون دوای ئەوان خۆیان بەشێک لە سیناریۆکان خۆیان دایانڕشتەوە. هەندێک لە مامۆستاکانمان خۆیان لەبەرەوەی لە ناو پڕۆسەکەیان و ئەزانن چی شتێک بۆکو پەیامی پەروەردەیی لەوە چەندین کێشە ئەبین بێگومان ئێستا لە کوردستان ئەمێکێک لە کێشەکانی ناو پەروەردە کە ئێستا هەمان مشکیلەمان بۆ دروست بە وازێنانی خوێندکارە، وازێنانی مناڵە لە خوێن ئێمە کردومانەوە فیلم. بابەتێکی تر پەنابەر و خوێندنە، مەسەڵەن تێکەڵکردنی پەنابەرانی ئاوەرەکانی سووریا و ئەو شوێنان ترکە ئەم شتانەمان هەبووە.
ئەمانەمان هەمووی کردووە بین ئێمە کردومان ئەم ساڵ خوێندکارێکی پۆلینۆم کە پەنابەری سووری بووە لەوێ یەکەمی سەرئاستی پەروەردەی شارباژێر بووە لەبەرەوە کۆمەڵێک شتی تایە کە بۆ فیلم و بۆ حتا بۆ سینەماژە بێ بۆ ئێمە بیرمان کردەوە شتە جوانانە ون نەبن بین چی بکەین بین بیخەنە ناو ئەم کارەوە بۆیە بەسەرەن بابەتی گەورەی دایک کە پێویستە کاتۆ لە قوتابخانە لە پەروەردەی لە مناڵە دایک دەرخی بۆ ئەو ڕۆڵی ژن ڕۆڵی ئافرەت لە ناو کۆمەڵگە و لە ناو پەروەردەیە مەسەڵەن بابەتی ژینگە ئەوە ژینگە پارێزی خەون مناڵێک یا گەنجێک یا خوێندکارێک خەونێکی هەیە چۆن ئەم خەونەیە کاتە کردار و وردەوردە ئیشی بۆ سەرەکە ینی هەموو ئەم بابەتانە لە ناو کۆمەڵێک فیلمان کۆمان کردوتەوە و خۆشبەختانە وەکوتم بەبێ بودجە و بەبێ هیچ بڕەپارێک ئێمە فیلمەکانمان بەرهەمهێناوە ناڵم هیچ پارەی ناوێت بەڵام هەندێک بابەتی ترێکە ئەوە تا بەشێکی گەورەی ئیشەکانمان کورساتی خۆشەویست لەگەڵمانە بۆ خۆی کورسات لەگەڵ بوون ئەوە زۆر شتر هەر لە کۆڵە کاتەوە ئەمە ماوەیەکی زۆرە لەگەڵ برادرانم هاوڕیانم لە کورسات خەریکی ئەوین بۆی بتوانن بەشێک لەو هینەمان بۆ پڕبکەنەوە کە هەمانە و هەندێک لە برادرانی تر من بە پێویستی زانم ناویان بێنم کە جەنابی ئەمەل خان کە سەرۆکی دەستەی گەشت و گوزارە لە شتێکا یارمەتی داوین بەڕێز مامۆستا کاکیوا یارمەتی داوین وەزیری پەروەردە بە سوپاسەوە کە هەم ئامادەی فیستیڤاڵەکە بێ و هەم بەسەرپەرشتی و چاودێری خۆشیانە خەڵاتی یەکەم و دووەمی سێمی فیلمەکانی گرتوۆتە ئەست و ئەمانە ینی چیمان پێویست بوو بێ توانیمانە پەیدا بکەین بەڵام وەکو بودجەیەک لە بەردەستمانە نەبوو زۆر باشە کاک لەتیف جگە لە کاک هەوراز چەند کادری تری سینەماییان چەند دەرهێنەر یاخود چەند کەسی تری پسپۆر لەگەڵ ئێوە ئێمە یەکەی چالاکی بەڵێ یەکەی چالاکی هوەری خۆمان لە بواری وێنەگرتن و میوزیکە شارەزایەکی تەواویان هەیە و ئێمە هەتا یەکێک لە مامۆستاکان مامۆستا ڕێباز خۆی یەکێکە لە ئاکتەرە جوانەکان ئەوە جگەلەوە لە ڕێگەی عیلاقاتی خۆمانەوە بەشێکی زۆری ئەو برادرانی ترکە بەشداری یەکەن لەگەڵ کاک هەورازە دوور و نزیک ینی هەر شتێک کە پێویست بوو بە یارمەتیان داوین بۆ ئێستافێکی گەورە و باشمان هەیە وەکو ستافی مرۆییەکە وەجگەلەوە ئێمە بە سپاسێکی زۆرەوە لیژنەی داوەریمان خاتونی عزیز خاتو گەزیزە عومەرە کامەرانی نووری گوڵاڵەیە کە بەڕێوەری سینەمای سلێمانیە و دکتۆر کەریم شەریف قەرچەتانیە لە ڕوو پەروەردەیەکەی خۆتان تەسەورتان نەکرد کە بەرهەمەکان ئاوا دەرچێت وەڵڵا من بۆ خۆم تەسەورمە کرد نەتوانم تۆزێک ترسم هەبوو لەوەی کە ئەم شتە تازەیە نەک بۆ شارباژێر هەتا بۆ پەروەردە لە هەموو کوردستانە وەجگە لە کوردستان خامنەمە ئەم شتە بڵێم ئێمە ئامانجێمە ئەمە نییە ئامانجێمە ئەوەیە کە ساڵی داهاتوە بێ بە فیستیڤاڵێکی گەورەتر ئێمە سیحوت پەروەردەمانەیە لە هەر سیحوت پەروەردەکەی کوردستان ئێمە فیلم وەرئەگرین ساڵی داهاتوو ئەم ساڵ تایبەتمان کرد بۆ شارباژێر بۆی بتوانین نمایش شت نیشان بدەین کە ئێمە پەروەردەیەکی نەتوانین شتی گەورە بکەین بەبێ هیچ بودجەیەکی زەبەلاح و گەورە ئەوانە مادەم عەشق هەبێ بۆ پەروەردە مادەم خۆشەویستی هەبێ بۆ هونەر ئەمە وای کردووە کە بەڕاستی یانمە تەسەوەڕەکەن مناڵی وامانەیە دەوری بینیوە کەم کەسێ بتوانێت ئەو ڕۆڵە ببینێت لە لادەیە کا لە گوندێکی دوورە دەستە لە خۆشبەختانە فیلمەکانیشمان تێکەڵن مەسەڵەن لە شوێنێکی وەکو گاپیڵۆن هەمانە لە کەناروێ هەمانە مەسەڵەن لە کانیسار هەمانە موزاییکێکی زۆر جوان دروست بووە لە بینی هەموو لادێکانە مەسەڵەن لە سیتەکەوە بڕۆ هەتا ئەو سەرەوە ئێمە هەمومان تێکەڵکردۆرێکی و بەشداریکی باشی کردووە وەکوتم تەسەوەرمان ناکرد بەڵام من ئەمزانی کاتوانین شت بکەین بەڵام بەو دەرەجێ هیچ فیلمێکی تەیە کە با بڵێن ئاستێکی بەرزی سینەمایی پیشانیا بێت لایەنە پەروەردەیەک تەسەوەرەکەم ئاستی سینەمایی زۆر بەرزی هەبێ ینی هەموو تەکنیکانی کە پێویستەکە لە کامێرە لە دەنگە بەکارمانێناوە هەت چەند شتەکان و کوتم سەرەتاییە بەڵام ڕەنگە کەسێک کە شارەزابێت لە ڕووی تەکنیشیەوە بزانێ مەسەڵەن شەرت نییە بە موبایلەکە گرتی خراپ بێ زاویەکان گۆشەکان ئەکتەرەکان چۆن بەکاردێنی جا نامێ ڕامکێشیتەنەوە بە بەسکۆ ئیشی من نییە بەڵام ئەوەی کە دیقەتمەوەی کە بینیومە بەشێک لە شتەکان تریلەرەکانم بینیوە حەزم ینی نەمتوانی بهێنم بەڵام تەسەوەرەکەمە کەسێ بیبێنێ باوەڕی ئەوەی نییە کە ئەمەی شارە باژێرە ینی کوردستانیش بێت تەنانەت بەڵێ ئەمە واتان لێ ناکە کە بیر لەوە بکەنەوە خۆت ئاماژەت پێکرد ڕەنگە ساڵێکی تر ئەم فستیڤاڵە زۆر گەورەتر بکرێت و نەک لە فستیڤاڵێکیشە ئەم کارانەیان ئەم فیلمانە نمایش بکرێت بەڵکو لە کاتی پرۆسەی خوێندنا خوێندکاران
بەگشتی بتوانن ئەم جۆرە کورتە فیلمانە ببینن چونکە پەروەردەییە. بەڵێ من نەمی سپاسی بکەم بەس بە تازەوادەم پرسیارەکەت باسی ئەوە بکەم ئێمە بەس تەنها بەمەوە ناوەستین ئەم فیستیڤاڵە ئەکرێ بۆ خەڵکانێکی تایبەت و دوو ڕۆژ بەردەوامە بێ بەڵام ئێمە پرۆژەیەکی ترمانێ هەر لە بۆ ئەم ئیشەیە ئێمە شەوان فیلمەکانە بینە ناو قوتابخانەکانە لادیەکانە لە گوندەکانە لەگەڵ کاکاوڕاز و لەگەڵ هەندێک لە برادەرەکانە ئەوە قسەمان کردووە ئەم فیلمانە ئەبێ مستەحیلە بێڵین هیچ مناڵەکە بێ لە شار باژێرە هەتا بەنیازین دایک و باوکیشان بانکی لەناو حوشەی قوتابخانەکانەوە دوای ئێواران دوای شەو بتوانین ئەمانە هەمووی عەرزەکەین بۆیە ناهێڵین هیچ مامۆستایەک هیچ خوێندکارێکمان هەبێ ئەم فیلمانەی پەروەردەکەی خۆی نەبینێ بۆیە ئەمە پرۆژەیەکی بەردەوامە جگە لەوەی فیستیڤاڵە ئەبێ ببرێتە ناو هەموو گوندەکە بۆیە ئەمە یەکێکە لە پرۆژانەی کە بەردەوامی ئەبێ و تەسەوەرەکەم مە لە ئێستەوە ینی زۆر جار ئێستا فیدباکم بۆیە تۆڵانەوەکەی فیستیڤاڵەکە ئاکرێ بۆی بێن بۆ لای ئێمە ژانی ببینن خۆزگە بمان توانایە هۆڵێکی وا زەخم و گەورە هەتا برادرانی کورساتەزانن بەشێکی هۆڵەکە بێ چاک بکرێت چکە ئەو شوێنە شارباژێر هۆڵێکی ئەوای تیانە بەڵام چاکێکی گرنگەوە ئێمە هیچمان نەبوو بەس شتی گەورەمان کردووە هەم برادرانی کورسات هەم CDO کە بیرم چوو لە باسییان بکە ئەوانیشمان هاوکارمانن لە چاپکردنی پۆستەر بەشێک لە ئیشەکان لەبەرەوەمانە کۆمەڵەکشتن تەسەوەرەکەم بتوانێت جێگەی خۆی بگرێ زۆر بەباشی ئەمە پێشوەختە پێویستی بەکات هەیە چەندێکە ئێوە خۆتان ئامادەکەن هەر لە بیدایەت لە سیناریۆ لە سەرەتای ساڵی تازەوە خەریشین لە مانگی یەکەوە بەشێکی کاکاوڕاز و برادەرەکانی تر لە یەکەی چالاکی هاوکاریان بوون هەندێکشی ئێمە مامۆستامانەیە هەر هونەرمەندە خۆی هەر خۆی هونەرمەندە توانای نووسینی توانایەکی باشی لەو بوارانە هەیە ئەنی باوەڕکەن ئەوەی کە من کردوومە بۆیە کە بڵین شەرت نییە لە دەرەوەی شاربی شەرت نییە لە گوندبی بڵێ هیچ نییە باوەڕکەنەوەی لە گوندەکانە دەستەکەی ڕەنگە زۆر کەسێ نەیزانێت لە شاریشە ئێمە ئەوەمان دۆزیەوە ئێمە ئەومان کرد کە ڕەنگە ینی مناڵی جوانی تا ئەکتەری دەورێکە بینێ ڕۆڵەکە بینێت تەسەوەرەکەم ڕەنگە ئێستا و برادەرانە بیبینن بڵێن ئەمە ڕەنگە کەسێکی زۆر ئەکادیمی بێ بەبێ هیچ شتێک ینی هەتا دەوری تراژیدی تایە دەوری زۆر تاهینی تایە بۆیە مانە کۆمەڵەکشتن ئێمە لە گوندەکانە لە لای خۆمان دۆزیومان نەتەوە پەرەمان پێداوە بەڕاستی و دەمێکی ئیشی لەسەر سیناریۆکانیش هەر با بڵێن هەمان دەرهێنەر سیناریۆی بۆ فیلمەکەی خۆی نووسیوە یان بەڵێ مامۆستاکە خۆی بیرۆکەکەی یا شتێکی هەبووە مەسەن ئەگەر شتێک کاڵ و کرچێک یا کلێنێکی هەبێ بۆمان پڕ کردێتەوە خۆمان بەڵام زۆریان نەیانویستە چکە خۆیان و کوتم ئەمجا جگەلەوە کارێکی دەستە جەمعی نێوان مامۆستاکان خۆیان بوو بۆ نمونە مامۆستا هەیە خۆی فیلمی هەیە لە دوو فیلمی شابەشدا هاوکار بووە مەسەرەن بۆ سیناریۆکەی بۆ چاکردون یا مەسەرەن میوزیک یا مەسەرەن سەوت دەنگەکەی ئەنی ئەمانە هەموو هاوکاری یەکتریان کاکاوراز وەکو سینەماکارێک لەسەر وڵای تر هەوراز خۆی هێنی کردووە من تەداخۆ لەم نەکردووە خۆی سەرپەرشتی کردووە خۆشی ئەنی بۆ کۆڵە من هاوراز ڕەفیقێکی تەمەنمە ینی بەڕاستی من خۆم کوتم هونەرم نەخوێندووە بەڵام وەکو بەرەوبەرێکی پەروەردە هەمیشە پێما بووە کە پەروەردە هونەر و وەرزشە توانێت بەرەو پێشی ببە و توانێت گەورەتری بکە بۆیە ئەوەی تر تەحملی مەسئولیت دەکەوێتە سەر هاوراز خۆی بەڵێ دەستەکانتان خۆش بێ بە هیوای کاری زیاتر سەرکەوتوو بن زۆر بەڕێز لەتیف حسێن بەڕێوەبەری پەروەردەی شارباژێر سپاس دەکەم لەگەڵ ئێمە بووی زۆر سپاس